لكم ناصح أمين. الحمد لله رب العالمين، نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. برا خۆشەویستەکانم، ئەو دەرسەی کە بۆ من دانراوە دوو محاضرەتان پێ بڵێم ئینشاءالله ئەمڕۆ ئەکرێ بەپێی ڕۆژەکان ببێ بە دوو یا بە سێ. ئێمە لە خزمەتتان نابین و ئەو دەرسی کە ئامادەکراوە و هەڵبژێردراوە شوبهات حول الخروج والثورات والتكفير، کۆمەڵە شوبهە و گومانێک لە دەوری تەکفیرکردن کە ئەمڕۆ بەڕاستی ئەبینین، یعنی چەند ساڵێکە لە ساڵی نەوەکانەوە زیاتر یان بڵێن لە 2000ەکانەوە ئەو فیتنەی تەکفیری کە دروست بوو لە عالەمە لە دنیاە کە خەڵکانێکی زۆر بە ناحەق بەبێ بەڵگە تەکفیر کران، کافر کران، خرانە ناو دایرەی کوفرەوە. و لەم چەند ساڵی پێشووە خروج و ثەورات لە هەندێ وڵات ڕوویە کە هەندێ شۆڕش کرا کە زانایانمان ڕەحمەتی خوایان لێبێ ئەوانەی کە ئێستا وەفاتیان کردووە و ئەوانەشی کە زیندون خوای گەورە بیان پارێزێ، هەمویان تەحذیریان نابوو، یعنی حتا پێشەوەی دروست ببێ تەحذیریان ناوە کە ئەم ئیشانە بەڕاستی ئیشی کەسی مسلمان نییە. یعنی کەسێکی مسلمانی سەلەفی ئەهلی سونە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە و تابعین و زانایان ئەو ئیشانە ناکا. جا طبعا وەکو ئەڵێ کوردەواری خۆمان کەس بە دوی خۆی ناڵێت ترشە، هەموو ئەوانش ئەو کەسانی کە ئەو جۆرە شوبهانەیان لایە خۆیان بە حەق ئەزانن. یعنی تۆ کە لەگەڵ کەسێکی تەکفیری قسەکەی ئەوە نییە مەسەلەن تۆ قسە بکەیت و ئەو لاڵ بێ، تۆ بە ئارەزوی خۆ قسە بکەی بڵێ کاکە ئەم ڕێی تۆ هەڵەیە، ئەم ڕێگەی تۆ پێچەوانی قورئانە، پێچەوانی سونەتە، پێچەوانەی یعنی منهەجی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەویش ئاوا بخۆی دانیشت بێ وشەیەکی پێ نەبێ بێڵێ، ئەویش ئایەت دەڵێ، ئەویش حەدیث دەڵێ. ئیشی ئێمە لێرە لەم چەند محاضەرەیە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست ئەگەر خوای یارمەتیمان بە ئەوەیە کە هەر یەکێک لەو گومانانە بە ئیزنی خوای گەورە بە دەلیل لە قورئان، بە دەلیل لە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە دەلیل لە ئەقوالی عولەما بین بەتاڵی بکەینەوە وەڕەدی بینەوە. ئەمە کارێکی زۆر گەورەیە و جیهادێکی زۆر زۆر عەظیمە بەڕاستی. و مەسئلەی تەکفیرکردن برا خۆشەویستەکانم، یعنی لە عەقیدە لە مەسئلە عیظامەکانە، یعنی مەسئلەیەکی بچووک نییە. یعنی تۆ گەر ئێستا بچی عەقیدەی ئیسلامی بخوێنی، عەقیدەی ئەهلی سونە بخوێنی، ئەگەر ئەسڵ بڕۆی لە پێشا مەسەلەن تۆ ئەسڵی یەکەم ئیمان و ئەرکانەکانی خوێنی کە 6 ڕوکنەکەی ئیمان بە هەموو ئەو تەفسیلاتی کە لە تەوحید و یەکخواپەرستیە هەیە، ئەوە ئەسڵی یەکەمە. ئەبێت تۆ بە ئەسڵە زەبط بکەی. اینجا بێ ئەسڵی ئیمان بەچی ئەوترێ ئیمان باوەڕکەن. یعنی ئێستا ئەمە ئەگەر ئیستیبیانێک بکەی لەناو مسلمانان، لەناو مزگەوتەکان مەثەلەن، لەناو گەنجی مسلمان، بە تایبەتی ئەو گەنجانەی کە خەڵک تەکفیرەکەن، ئادی وەرە کاکە ئیمان چییە؟ پێم بڵێ ئیمان چییە؟ بەچی ئەوترێ ئیمان؟ ئەڵێ جاوە چییە؟ من هەر بە مناڵی خوێندومە الئیمان ئەن تؤمن بالله وملائکته. تۆ دەڵێ نەخێر وانییە کاکە، ئەوە ئەرکانی ئیمانە. مسەمای ئیمان بەچی ئەوترێ؟ تێگەی برا خۆشەویستەکەم، یعنی مسەمای ئیمان بەچی ئەوترێ؟ کە قەول كتصديق بالجنان وقول باللسان وعمل بالجوارح والأركان يزيد بالطاعة وينقص بالمعصية. أما أصلا شي قوريك أهل السنة قسيان مسر كردو، يعني شي أكويتنا دائرة إيمان. أما بوخوي أصلك لأصل كان أهل السنة إن جادوا أصلي تكفيرية كي كافرة بكي وتري كافر إنسان بشي كافر به أي هر كفري كر كافرة، أي هر يارمتي داني كافري كرد مثلا كافرة، ئایا هەر حکمی بەغەیری خوا کرد کافرە؟ ئەوانە هەمووی لە ئەهلی سونە ڕوونیان کردوتەوە. بەڵام کابرایەک کە ئەمڕۆ پێوترێ کابرایەکی مەسەلەن تەکفیری و توندڕە و ئەو ئەم شتانە نازانێ، ئەو هەرەو نەخۆشە
کە کەوتە یعنی دەمی ئەو کەسێک زەلەیەکی کردووە، کەسێک نقطەیەکی لەسرە، تەواو لە دائیرەکەی کاتە دەرەوە. ئەمانە شوبهەن، یعنی ئەگەر پرسیاری لێ بکەی دەربارەی تەوحید و یەکخواپەرستی، دەربارەی موسەمای ئیمان، دەربارەی کوفر چییە چی نییە، بەشەکانی چین، نازانێ وەڵامت باتەوە. بۆیە برا خۆشەویستەکانم، هەر کەسێک گوێی لە ئێمە لەو خوشکە بە ڕێزانش، ئەم وانەیە کە ئێمە هەڵمان بژاردووانەیەکی زۆر گەورەیە بەڕاستی، و فیتنەیەکی زۆر زۆر گەورەی لێ بۆتەوە لە دنیا کە فیتنەی خوێن ڕشتنە. یعنی چەندین وڵات تێکچوو، میسر تێکچوو، لیبیا تێکچوو، تونس تێکچوو، یەمەن تێکچوو، ئەو وڵاتانە هەمووی تێکچوون بەهۆی ئەم حاڵەتەوە. برا خۆشەویستەکان کە عولەمایان وەکوتم هەمووی لە کاتی خۆی بە ئیزنی خوای گەورە باڵا دەست لە باسی شوبهەکانە باسییان نەکەین. ئێوە بۆ ئەوەی ئیسفادە لە موانەیە بکەن. سەلەفی ئێمە ڕەحمەتی خوایان لێبێ کاتێک کە چوون دانیشتون لە دەرسێک لە محاضەرەیەک، پێش هەموو شتێک کەسێکی حافظ بوون، یعنی وا دانیشتون نیەتی خۆیان یەکلایی کردوتەوە بۆ خوای گەورە و میهرەبان کە ئەوانە چەند ئێستا عیلم فێرە بن. عیلم شەریفە، عیلم زۆر گەورەیە. یعنی ئەم عیلمەی کە ئێوە لێرە فێرە بن لەم دەورەیە، ئەمە لە هەموو پارەیەکی دنیایی گەورەترە. یعنی ئێستا تۆ بچی ئەگەر ڕۆژی یەک دەفتەر پارە پەیاکەی، عیلمەکە گەورەترە، عیلمەکە زۆر گەورەترە. ئینسان بە عیلم ئەگا بە گەورەترین پلە، هەم لە دنیا چەندین پلەخوا بەرزیەکاتەوە و هەم لە قیامەتیش چەندین پلەخوای گەورە بەرزیەکاتەوە. و تۆ ئەگەر عیلمت هەبوو بەڕاستی دنیا خۆی بە شوێنتایەت، دنیا ملکەچە بۆ تۆ. بەڵام ئەگەر لەم گەنجێتیە وەکو شعرەکە ومن فاته التعليم وقت شبابه فكبر عليه 4 لوفاته، ئەگەر تۆ بە مناڵی و بە گەنجێتی عیلمت لە کیس چوو، 4 الله ئەکبەری مردوو نوێژی مردوو لەسەر خۆت بکە. بۆ ئینسان ناتوانێت لە تەمەنێک کاکە گەیشتە ئەوەی مووەکانی سپی ببێ، گەیشتە ئەوەی کە خێزانداری بکە، مادام پێشتر هەوڵی خۆی نەیابێ، ئەو کاتە قورسە بەڕاستی. تۆ ئێستا و تەمەنی ئێوە وەکو حەسەنی بەسریە فەرمێ العلم في الصغر كالنقش في الحجر. علم لە مناڵیە وەکو نەخش وایە لەسەر بەرد، نەخش لەسەر بەرد ناچێتەوە، بەڵام نەخش لەسەر دیوارێک ئەگەر بۆیەیەک بێ، بۆیاخێک بێچێتەوە، خۆ ئەگەر لەسەر سەهۆڵێ بینوسی ئەوە هەر زوو توە ئەتوێتەوە بەشی سەعاتێک ناکە. تێگەی براگیانەکەم جا لەبەر ئەوە زۆر گەورەیە ئێوە ئێستا هاتوون بۆ عیلم، یعنی قەدری ئەو عیلمە بزانن، قەدری عیلم بزانن کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نمونەی من و ئەو کەسەی کە یاخود نمونەی کەسێک کە عالمە لەگەڵ کەسێک کە عابیدە وەکو نمونەی من وایە لەسەر کەمترینتان. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ کەمترینی سەحابەی کیرام ڕزای خۆیان لێبێ، کامیان مەسەلەن کە کەسێک بووە خوێنەواری نەبووە، کەسێکی کاسب بووە، فەلاحێک بووە، مەڕداری کردووە، حەیواناری کردووە، فەزڵ و گەورەی هەیە لای خوا، بەڵام بزانە فەزڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەنە بەسەر ئەوەیە، ئەوەندە فەزڵی کەسێکی عالم بەسەر عابیدێکە هەیە. فضل العالم على العابد كفضل على أدناكم. ولا حديث قيت رفرمك كفضل القمر على سائر الكواكب. وكو مانغوايا برامبر استيركان. شون مانغ هميشه دروشاوي لبروي لتيشكي خوروا تيشككي ورقري روناكا خوركا پیغمبر صلى الله عليه وسلم. مانغ كشتشيه عالمكيه. خلق كاني تريش بريتين لاستيركان کە لە مانگەوە ڕووناکیەکەیان وەرەگرن. کەواتە تۆ قەدری خۆت بزانە براگیانەکەم. ئەم قسەیەم بۆیە باس کرد سەلەفی ئێمە کەسێکی حافظ بوون چکە قەدری عیلمیان لابووە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم قەیدوا العلم بالکتاب. عیلم ببەستنەوە، دەسەڵاتی بەسەرا بگرە بە کتاب. بە کتاب یعنی بە کتابە. ئەمە حەدیثێکە لە جامع الصغیری ئیمامی سیوطی هاتەوە، شێخ ئەلبانی فەرمێ سەنەدەکەی صحیحە. ئێوەش وەکو سەلەفی ئەم ئوممەتە ئەو سنەتە زینوکەنەوە بنووسنەوە. یعنی با هەریەکێکتان دەفتەرێکی ملاحەظاتی لابێ ئەوەی کە ئێمە باسیەکەین لەو ئاەتە پیرۆزانە، لەو فەرمودانە، لەو ئەقوالانە، ئێمە ئێڵەن ئێوەش بینووسنەوە. مەرج نییە مەسەن ئێمە لەسەر کتێبێکی تایبەت بڕۆین. مەرج نییە مەسەن تۆ ئەم کتێبە لە لابێ لەوچە تۆ دەستت نەکەوێت، لەوچە ئەم کتێبە دوور و درێژ بێ نەتوانی تۆ زەبتی هەمووی بکەیت. بەڵام من کەم تا زۆر ئەم شوبهانەی ئینشاء الله پوخت ئەکەینەوە و کورت ئەکەینەوە و پێشەکێکی زۆر باش بە تۆ ئەناسێنین بە ئیزنی خوای گەورە ئەم دەرسە و دەرسی داهاتوو
تا تۆ کەسێک بی پێت سابت بێ، نەک تۆ مەسەلەن شتەکە لە پڕێک خۆت خەیتە ناو مۆزوعەکەەوە، ئەوە قورسە. تۆ لە پڕێک فڕێت دەنە ناو بەحرێکەوە 3 مەتر قوڵ بێ، 3 تا 300 تا 1000 مشکیلە نیە. گرنگەوەیە تۆ دەستیشی بەرزکەیتەوە دەستێ دیار نییە نقم بوویت. ئەی لەکوێ لە مەترێکەوە چەند ڕۆژێ فێری مەلەتکەن، اینجا بچیتە ناو 3 مەترەکە و ناو 300ەکە و تا قوڵتر بێ، گۆم تا قوڵ بێ مەلەی خۆشە خۆشتر ببێ. لەبۆیە من یەکسەر فڕێت نایەمەنەوە مۆزوعەکەەوە بۆی نەخنکەی بەڵی باشەمە چییە بۆ خاتری خوا مەڵی مێشکم تەقەیە یا سەرمە خولێتەوە، وا لێ ناکەین ئینشاءالله. پێشەکێکی جوان و پوخت بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست باسەکەین کە تۆ بزانی ئەم منهەجی سەلەفیە، ئەم منهەجی ئەهلی سوننە چۆن و چۆن نییە. بۆیە منهەجی ئەهلی سوننە لەم بابەتەیە بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست بۆ ئێوەی بەڕێز ڕوونەکەینەوە، ئێوەش هەرچەندێتوان بنووسنەوە. بابەت يقوليم قيام المنهج السلفي على الكتاب والسنة وهدي السلف الصالح. باسي منهج سلفك سلفي صالح. قيام المنهج السلفي، قيام منهج سلفي لسرشية وتدرس بوني منهج سلفي. أم بيرو بروجرامك إيما لسريرين لسر أمشت بيجاتو. الكتاب قيام المنهج السلفي على الكتاب والسنة، كتاب السنة أودو. سائري فرق ضالة كان هميان بحساب خوان لسر كتاب السنة دشن، بس قيدي سيمي وزياناكن إيما شي وزياكن وهدي السلف الصالح. أو الرجائي كسلفي صالح لسريبوه. أبوا إيما بردومانتوا. أبوا يا إيما أو منهجي إيما منهجك كحقة وثابتة ومنصورة وناجية هميشه سركوتوه والرزقار بوه. لبروي لسرشي الروا الكتاب قرآن والسنة سنة بيغمبر صلى الله عليه وسلم، سنة صحيحة كش نك أحاديث ضعيف وموضوع، أحاديثك لا وازبة لسر أونا لسر قرآن والسنة الصحيح وهدي سلفي صالح كتعبير إلى صحابة وتابعين وتابعي تابعين أو السياجي لمفضل كان وأواني بتشاكا شوان يعني كون هتا روجي قيامت بزاني لسر شي دروس بو منهجه برا خوش ويستكانم گەورەترین شتێک کە ئەسڵێک کە منهەجی سەلەفی لەسەر دروست بووە ئەوەیە کە ئەم منهەجە لەسەر قورئان و سنت دروست بووە بەو شێوەیە کە سەلەفی ئێمە تێگەیشتوون، کە پێشینی ئێمە تێگەیشتوون لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تایبەت نین بە کەسێکی تایبەتەوە جگە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی یەک شخصی تایبەت هەڵبژێری لە ناو سەلەف هەمووی نە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە شخصی یەکەمە کە پێغەمبەری ئێمە و ئیمانمان پێی هێناوە کە ئەو معصيتي نية كأو هالي نية كبس أو قسكاني ورجيري و قسكاني الرد ناكريتوا بلام جگل پیغمبر صلى الله عليه وسلم همو كسي قسكاني ورجيري والرد كريتوا بلام كوي سلفي إيه قسكاني الرد ناكريتوا شكا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لا تجتمع أمتي على ضلالة. أمتي من أو حديثك صحيحة لا تجتمع أمتي على ضلالة أو حديثك دليل بو إجماع، يعني أمتي من لسر ضلالة كونابنوا، أمتي من لسر ضلالة كونابن ولسر قمراي كونابن وما دام بكو دنگي شتيك بلين ريتيناتش همو صحابي بيغمبر صلى الله عليه وسلم هديان شون بوا أما بلي ضلالة قد ضلالتي بسرانا هدي همو تابعين هروا تاكو تاي بويا تعلق نية بشخصي كي تايبتوا حتى لم ظروف زماني إيه مش إستا ناكري مثلا شخص يقلب جاين بلين بس أو شخصة إيه بالتقليد تقليد خرابة. تقليد يعني اتباع الغير بلا حجة، شون كوتي غيري خود ببي حجة ببي بلغة ببي دليل نا إسفادة لها مزانة يعني وكل يؤخذ من قوله ويترك إلا صاحب هذا القبر. إمام مالك فرمي حمو كسي قسكاني ورجيري وقسكاني الرد شكريته وإلا خاوني أو قبر نبيك في غنبر صلى الله عليه وسلم. بلغة من بو أمتش يبرا خوش ويستكان بو قرآن والسنة بفهم سلفي أمة. آياتي صوب عن زي سورة النساء، آياتي صوب عن زي سورة النساء همتان لبريكا باورك الشيخ غلباني رحمتي خوالي بكم جار هب ولا محاضرة كانيا باسي آيات بيروزين كرد بكاتي باسي منهجي سلفية كرد منهجي أهلي السنة كرد أو آيات بيلا بركن شكا أصلا لبيني إيمو فرق كاني ترك قمرابون خوالي قبرا فرمي ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوله ما تولى ونصله جهنم وساءت مصيرا. خوالي قبرا فرمي هركسي دجايتي لقل بيغمبر بك ومن يشاقق الرسول مشاققة
ئەوەیە کە تۆ دژایەتی لەگەڵ پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم بەرامبەری لەگەڵا بکەی من بعد ما تبين له الهدى لدواي ئەوەی کە ڕێگە ڕاستەکەی بۆ ڕوون بۆتەوە کەواتە ئێستا الهدى ڕێگەی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە ڕێگەی خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی سێهەم چییە ويتبع غير سبيل المؤمنين خوای گەورە لێرەیە مەزدەرێکی تری دانەوە لەم ئاەتە پیرۆزە ويتبع غير سبيل المؤمنين شوێن غەیری ڕێگای باوەڕداران بکەوێ سبيل مؤمنين ئەمە لێرە کوێیە ئەم سەبیلی مؤمنینە ڕێگەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکانە ڕێگەی سەحابەکان پێوترێ سەبیلی مؤمنین بەدەلیلی چی بەدەلیلی حەدیثەکەی عیرباضی کوڕی ساریە کە حەدیثێکە لە ئاهلی سونەن هاتووە و شێخ ئەلبانی فەرمیان صحیحە ئەبوو داود و ترمذی و نەسایی و ابن ماجە ئەوە پێوترێ ئەهلی سونەن حەدیثێکیان گێڕاوەتەوە لە عیرباضی کوڕی ساریەوە فەرمێ وعظنا رسول الله صلى الله عليه وسلم موعظة بليغة پیغمبر صلى الله عليه وسلم موعظەیەکی بۆیان موعظەیەکی زۆر بەلیغ يعني زۆر پاراو زۆر ڕوون و ئاشکرا و جوان و بەسوود وجلت منها القلوب دڵەکان ئاهاتنە جۆش و خروش وذرفت منها العيون وچاوەکانیش فرمێسکیان لێ ئەباری وتمان یا رسول الله كأنها موعظة بليغة فأوصنا أو موعظة مودع فأوصنا وتماني پیغمبری خوا صلی الله علیه و سلم ام موعظه علی موعظه خوا حافظیه يعني كأنه علی خوا حافظی ما لګیت وفاتك ادي وصیت مان بوکه امشګاری مان ک پیغمبر فرمی صلی الله علیه و سلم اوصيكم بتقوى الله وصیت تانک بو اکم امشګاری تانکم بتقوای خوا تقوای خواتان هەبێت لە ورد و درشتی گوناحەکان دوورکەونەوە فەرمانەکانی خوا ورد و درشتی جێبەجێ بکەنەوە پێوترێت تەقوا والسمع والطاعة وهروها گوێ ڕایەڵ بن گوێگر بن بۆ کێ بۆ ئەو کەسانی کە والی ئێوەن کە گەورەی ئێوەن بەسەرتانەوە لە مسلمانان فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا جاء طبعا لا أو كفرمي سمع وطاعة فرمي وإن كان عبدا حبشيا با عبدك حبشيش به يا هرجو الريالي بن يعني اگر گەورەکەتان عبدێکی حەبەشی بوو هەر گوێڕایەڵی بکەن عبدی حەبەشی چۆن بوو ڕەش بوون قاچیان باریک بوو و وەرگیشیان زل بوو ئەمە يعني وەصفەیەکی جوان نییە لە کەسێکە کەسێ وەرگی زل بێ قاچیشی باریک بێ يعني نمونێکی يعني جسمێکی ڕەشیق نییە حتى ئەوەش بێ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئێوە گوێڕایەڵی بکەن بۆچی فەرمی فإنه من يعش منكم هەر کەسێ لە ئێوە بژی فسيرى اختلافا كثيرا اختلافێکی زۆر بینێ بەڕاستی جیاوازێکی زۆر بینێ وەکو ئەمڕۆ سەرەکەی جیاوازی زۆرە حتا یعنی تو ئێوە ئەبیستن خەڵگەڵە سەرمان لێ تێک چووە ئێوە سەری لێ تێک چووە لەبەرەوەی ئەبێ ئەمە چارەسەرەکەیە برا خۆشەویستەکەم ويتبع غير سبيل المؤمنين خوای گەورە فەرمێ شوێن غەیری ڕێگەی مسلمانان کەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە ڕێی مؤمنین ڕوون کردەوە کە لە ئاەتە پیرۆزەکە هاتووە فەرمێ فسيرى اختلافا كثيرا اختلافك زور بينيا چارە سەر بۆ ئەمە چیە فعليكم بسنتي دەستگرێ بە سنەتی منەوە ئەمە ئەو هەدیەکە لە ئاەتە پیرۆزەکە باسی کرد ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى فرمي فعليكم بسنتي دزغرن بسنتي من اويك دوهمين شيء والسنة الخلفاء الراشدين المهديين والسنة شوار خليفة عاقلة جيرة باشكة وسنة الخلفاء الراشدين المهديين كخواي قوله هدايتياون تمسكوا بها دستي بيو بقرن وعضوا عليها بالنواجذ وبخير كانتان تونغ بيقوشن واتدسي لبرمين كواتا هرقي سنتي پیغمبر صلی الله علیه و سلم لێرە بوو بە دوو سنت ئەوە سنتەکەی خۆی و سنەتی چوار خەلیفەکەش بۆیە زۆر جارێ مەسەڵەن لە کاکە ئەم سەلەفیانە ئەڵێن باسی بیدعاکەن ئەوە تا ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ قورئانی کۆ کردەوە ئەوە تا عومەر مەسەلەن تەراویحی ئاوا لێ کرد یە کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم سنەتی و چوار خەلیفەی بە سنەت داناوە شتی ئەوان بیدعا نییە بەو حەدیثە ڕەدیانەیەنەوە هەرچی چوار خەلیفەکە کردی بێتیان أو السنة ببي حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بدعانية يعني بلي أو بدعية شكا بيغمبر صلى الله عليه وسلم فعليكم بالسنة دزقرن بالسنة من والسنة الخلفاء الراشدين المهديين شوار خليفة توزاني خلفاء الراشدين شوار أبو بكر وعمر وعثمان وعلي رضي الله عنهم ينبي وقورتين أنا أبو بكر دعاء عمر دعاء عثمان دعاء علي رضي الله عنهم ينبي هتاك وتاي بو يفرمي بيغمبر صلى الله عليه وسلم وإياكم ومحدثات الأمور آمان آقاتان لأخوتان بيد للدين شدانا هنا فإن كل محدثة بدعة شكا همو داهن راي بدعية وكل بدعة ضلالة وهمو بدعية كيش قم راية
هەموو بیدعەیەکیش گومڕاییە. گومڕاییی ضەلالەت تۆ طریقێکی ڕاستت هەیە ئەوە بڕۆی ئەو گەیەنێتە ئامانجەکە، بەڵام کەی لاددا لە تو لە ڕێکانەوە ڕۆشتی ئەوە پێوترە ضەلالەت و ڕێەکەی خۆتت بەجێهێشتووە. لە جیاتی بۆ مەشریق بچی بۆ مەغریب بچی. خوا بمان پارێزە، ضەلالەت ئەوەیە. بۆیە خوای گەورە فەرمووی ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين، هەر کەسێ شوێن غەیری ڕێگەی باوەڕداران بکەوێ نوەلیه ما تەوەلە، ڕێەکەی بۆ ڕازێنینەوە. سبحان الله سەیریکە ها کەس بە دوای خۆی ناڵێت ترشە ئەوەی کە باسم کرد، یعنی لەگەڵ کابرایەکی تەکفیریا قسەکەی خۆی بە حەقەزانێ، خۆی بە حەقەزانێ. یعنی مسلمانانی هەموو والله العظیم من بیرمیە ئێوە لەوە چه هەندێکتان هەر لە دایک نەبوو بن ساڵی هەر لەم شاری سلێمانیە 2000 و تقریبا پێش 2000ەکانی ژوڵە، یعنی 96 و 97 ساڵی 1996 ئیتر وکۆڵە گەرمەی ئەو تەکفیرە بوو لە ئەم شارە ڕوویە، دوای هەمویان بوون بە فرقە تەکفیرەکان و چوون لە دژی مسلمانیە وڵاتە شەڕیانە کرد. بیرمی ئەیانوو 150 کەس لەم شارە مسلمان، یعنی کاتە سلێمانی ملیۆنە کەسی تیا بوو، ئەیانوو 150 کەس مسلمانە. والله العظیم یعنی من لەگەڵ سەرەکانیانە ئەو کاتە مناقەشەم ئەکرد، ئەموو برا ئێوە کەسێکی گومڕان، یعنی هێشتا وکۆڵە ئەمر بالقەبزیان دەرنەچوو بوو لەلایەن حکوومەت و ئەوانەوە. ئەیانوو 150 کەس مسلمانە، یعنی من یەکێک بووم لە کافرەکان و عامی خەڵکی سلێمانیش یەکێک بوون لە کافرەکان. خوا بمان پارێزێ. یعنی مەبەستمان چییە؟ سبحان الله. یعنی خوای گەورە فەرمێ نوەلیه ما تەوەلە، ڕێەکەی بۆ ڕازێنینەوە. مادام پشتی هەڵکردو ئێمەش ڕێەکەی بۆ ڕازێنینەوە. زين لهم الشيطان وأعمالهم، جا الشيطانش بۆ خۆی ترشوخوێکە بە ئیشەکەیانە. بۆیە خوای گەورە فەرمێ دوجار ونصله جهنم، ئەگەێنین بە دۆزەخ وساءت مصيره. خوا بمان پارێزێ کە خراپترینی ڕێگەیە، خراپترینی دوار ڕۆژە. بۆیە برا خۆشەویستەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تر کە ئەم حەدیثەش هەر ئەهلی سنن گێڕاوێنێتەوە لەوانە ئیمامی ترمذی ڕەحمەتی خوای لێ بە شێخ ئەلبانی فەرمێ صحیحە حەدیثەکە لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسەوەیە ڕزای خوای لە خۆی و باوکی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ليأتين على أمتي ما أتى على بني إسرائيل حذو النعل بالنعل. چۆن بنو ئیسرائیل ئەوەی کە بەسەریان هات لەو فیتنە و ئاشوب ڕێک بەسەر ئومەتی پێغەمبەری شایە صلی الله عليه وسلم شوێن پێ بە شوێن پێ، یعنی تۆ لە شوێن پێی کەسێکەوە ڕووی یان بە معنایەکی تر بەفرباری و یان زەویەکە قوڕە ئەزانی نەفەرێک چۆن ڕۆشتەوە بۆ کوێ شوێن پێیەکانی هەڵەگریتەوە تا شوێنەکەی بدۆزیتەوە. ئاوا فەرمێ شوێن پێ بە شوێن پێ حتى إن كان منهم من أتى أمه علانية لكان في أمتي من يصنع ذلك. لەناو بەنو ئیسرائیل تایە نابووە کە لەگەڵ دایکی خۆیان زینای کردووە لە ئومەتەکەی منیش هەیە ئاواکە. پەنا بەخوای گەورە 22 شتی وا هەبوو واریدە. وفەرمێ وإن بني إسرائيل تفرقت على 72 ملة. بنو إسرائيل بون بحفتاو كومالو وتفترق أمتي على 73 ملة. وأمتكي منيش أبن بحفتاو سي كومالو أوان بون بحفتاو دو قاو رجولك بس أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أبن بحفتاو سي كلهم في النار إلا ملة واحدة. هم يدوزخ إلا يق ملة نبي يق دين داريان نبي. قالوا من هي يا رسول الله؟ وتيان كي بيغمبر صلى الله عليه وسلم قال ما أنا عليه وأصحابي. ولا حديث كتير لزياديك صحيح ما أنا عليه اليوم وأصحابي. أويك أمر منه صحابة كان مي لسر أويك أمر منه هاولان مي لسر بيغمبر صلى الله عليه وسلم فرم كواته هيج بو كسيك بينا خوش يعني محدثة باسكي يعني زور سرهي وهي أنا حساسيتي بم حديثة هي إيه باش أما كيوتيوتي أما بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي باش دو همين أما أفرمي أويك منه هاولان مي لسر إيه باش تو بو بيدنا خوش شون بيغمبر صلى الله عليه وسلم الصحابة كان بكوي بابا وحديثا نية واشتواء شو نبي أو يعني قالتي بحديثك يعني ما كان كسبوا دانشتوين لقلي بيك يعني بو فرمودي إيه باشا يعني تو شون كيوكي بقربان شون كيوكي هر مسألة أوي خوي مذهبي كتابتي بخوي جاكر دوتو خواب من باريس إيه تو سيريا كاك خو تو يعني كاتيك باسي أهل السنة كي شيخ الباني كباسي كسي كاك سلفي رحمة خوي لبه شيخ الباني محدثي شامة وفاتي كردووە خوای گەورە لێی خۆش بێ. یعنی ئەم پیاوە مەسەلەن کە باسی خەڵکێکی ئاواکە مەسەلەن باسی سەلەفیەکە سەلەفی هەرەوە نیە عەقیدەی سەلەفی بێ ئەبێ منهەجیشی سەلەفی بێ پەیڕە و پرۆگرامی ئەبێ ئەخلاق و خۆڕەوشتیشی سەلەفی بێ. ئەکرێ مەسەلەن من سەلەفی بم بەڵام بچم لە دەرەوە سوخۆر بم
ئەکرێ سەلەفی بم شەروال پیس بم، ئەکرێ سەلەفی بم پیاو کوژ بم، ناکرێت. یعنی بە ئینسان ئەخلاقی جوان بێ. ئەکرێ سەلەفی بم سەلام لە خەڵک نەکەم، ئەکرێ سەلەفی بم سیلێ ڕەحم بەجێنێنم. خۆ هەر مەسەلەوە نیە تو عەقیدەکە خوێنی. بۆ ئینسان لە سەلەفی ئەبێ عەقیدە، ئەبێ منهەج، ئەبێ سلوک تۆ سەلەفی بی و ئەهلی سوننە بی. جوانیەکەی لەوە هەیە. ئێ باشە بۆ پێ ناخۆشە یعنی دینەکەت ئەوە بێ کە هی ما ئەنا عەلەیه اليوم وأصحابي، ئەوەی کە ئەمڕۆ من و سەحابە بەڕێزەکانمی لەسەر. بۆیە برا خۆشەویستەکانم، نەجاتبوون بەڕاستی لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە بەڕێزەکانی لەسەر بوون. شيخ الإسلام ابن تيمية رحمتي خوالي به، شيخ الإسلام ابن تيمية أفرميه: فمن بنى الكلام في العلم والأصول والفروع على الكتاب والسنة والآثار المأثورة عن السابقين فقد أصاب طريق النبوة. أما اللي شو يفرموا لمجموع فتاوي لمجلد دا لا باريس يسوي شاستوسي. أفرمي هركسي أو قساني كيكا قسكاني دروس كراوبن وبينان راوبن لسر قرآن لسر سنتي پیغمبر صلى الله عليه وسلم ولسر آثار سلفي إما أو الرقي پیغمبراني بيكاو فقد أصاب طريق النبوة. الرقي پیغمبران يا الرقي پیغمبريتي پیغمبري صلى الله عليه وسلم بيكاو لسر أو الرقي يعني هي ما أنا عليه اليوم وأصحابي. بوي بالراسية ما السلفي إما يعني هي كان بجاني يشتو بو إما يعني توبي سيركي كابرا الله وركاك با قرآن تفسير كين با بیرۆڕاو یعنی بیرۆڕای ئەم سەردەمە ئەخە زۆر خەتەرە ئەوە. ئێوە خوای گەورە بۆی دیاری کردووی وەیەتەبیع غەیرە سەبیل المؤمنین. ئەگەر تۆ بی بە پێی سەردەمەکەی خۆت دینداری بکەی زۆر خەتەرە. من شتێڵم تۆ شتێڵی، یەکێ لە ماڵە دانیشتووە تێرە شتێڵێ، برسیەکە شتێکی ترەڵێ، حەماڵەکە شتێکی ترەڵێ، دکتۆرەکە شتێکی ترەڵێ، خوێنەوارەکە شتێکی ترەڵێ، ژنەکە شتێکی ترەڵێ، مناڵەکە شتێکی ترەڵێ. جا بزانە چی دروستە بێ، چ گەڕە لاوژەیەک دروستە بێ. کاکە ئەمە دینە، ئەمە منهجێکە دانراوە، تەئسیلە، ئەسڵی لەسەر دروست بووە. بۆیە ئەم مقدمەی کە من لە خزمەتانە باسیەکەم چەند ضرورە ها وردە وردە سەیرەکەی تێگەی کە منهجی سەلەفی لە چی پێگاتووە. ابن قدامة مقدسي رحمتي خوالي بفرميه: كل من اتبع إماما في الدنيا في سنة أو بدعة أو خير أو شر كان معه في الآخرة. هر كسيك شون إمام بكوي للدنيا للسنة بيغمى صلى الله عليه وسلم يا نوتا بدعة بك يعني لسر سنتك شون أو إمامك كوي، يا لسر بدعيك شوني كوي، يا لسر خير شوني كوي، يا لسر شر شوني كوي. يعني بون منا هر شكر أو شوني كوي بكورانا أو لقيامتها لقلتي لقيامتها لقلتي. فمن أحب الكون مع السلف في الآخرة وأن يكون موعود بما وعدوا به من الجنات والرضوان فليتبعهم بإحسان. أفرمي هر كسي حزك لقل سلف بي لقيامته، لقل صحابة بي، لقل تابعين بي، لقل بياو چاكان بي، أو باشي بك وأويك لو بهشتو رازي بوني إخواك وعدي بيرا ولا روجي قيامت باشي بك باشوين ريقي سلف بكوي شوين ين بكوي بچاكا. ومن اتبع غير سبيلهم دخل في عموم قوله تعالى. هر کسی شوين غيري اوان بكوي. ابن قدامة مقدسي رحمتي خوالي بفرمي برو آيات بيروزا كوي كخين مانوا: ومن يشاقق الرسول من بعد ما تبين له الهدى ويتبع غير سبيل المؤمنين نوليه ما تولى ونصله جهنم وساءت مصيره. بويا ببي أميك باس من كربو من دركوي كهر كسي مخالفي منهجي سلفي الصالح بك بتعمد وتب أن قصد أو شيء لم يصب الحق حقي نبيكاو وأو كسكسك منحرفة لو ريق الراستيك خواي جورو وبيغمبركي صلى الله عليه وسلم بو إيمان باس كردو بو يبرا خوش ويستكانم. أما زور جرنجا زور جوري إنسان لا أو منهجو أو بيرو بروغراميكا قرتويت يبر بزانيا كمنهجي سلفي لسر قرآن لسر سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لسر أو الرقاي كسلفي أمة لسريبون. هي ما أنا عليه اليوم وأصحابي أويك أمر منه الصحابة كان مي لسرم أجر لسر أو نبوي خوابان باريزي يتربو خود الروي هر رجيل شوينيكي هر رجيل الرقايكي أو كاتخ سر لخوت يجي خود قمراء أبي وهروها خلقيش قمراءكي وكو شون بيغمبر صلى الله عليه وسلم باسيكم الله عالميكي قمراءك أفرمي: إن الله لا يقبض أم حديث البخاريات إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من الناس. خواهي يقول علمك كراسي دانا كان لبري خلق لبرها مثلا تو أمر درس خيني بياني بي أخو هجنا معه كزي بيرنا معه نأواناك ولكن يقبض العلم بقبض العلماء. علم بشي أكيرشيته ولا خلق
بقبض علماء بويك عالم كان أمرن حتى إذا لم يبقى عالما كاتك عالمنا ما اتخذ الناس رؤوسا جهالا خلقي كومال سريكي جاهل أكن بعالم قوروب يشواي خوان فسئلوا برسيار يعني ليكري فأفتوا بغير علم ببيع علم فتوى فظلوا وأضلوا خوان قمران خلقيش قمراك بويا أم بيشكي الزور دي قتيل يبن إن شاء الله أو آيات فرمدو أقوالاني كأيلين بيان سنوا وبختكي لا يخوتان تيبقى إن شاء الله بو أوي كبيبا منهجك أم منهج واز لهناني نية چونك حقا أجر واز اللي هنا للرجل راستك بجيم يعني دوای ناگەیتەوە بە ڕێگە ڕاستەکە بۆیە جوان زەبتی بکەن ئینشاء الله بە ئەو نەبەس بێ ئەم محاضرەیە لە محاضرەی داهاتوو لە چەند دقەی داهاتوو بە ئیزنی خوا لە خزمەتتانە بم والحمد لله رب العالمين وبارك الله فيكم أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين